لە بەرنامەی سپێدانی ڕەمەزان لەگەڵ پەیامنێرانمان بە زانیاری ڕۆژ و بابەتی هەمەجۆر ڕێنمایی تەندروستی و خۆپارێزی لەگەڵتان دەبین. سپێدانی ڕەمەزان لە رادیۆ پۆڵەتیک ڕاستەوخۆ لەلایەن ڤیان حەسەن ئامادە و پێشکەشتان دەکرێت. ئازیزان خۆشەویستانی ئێمە لە هەر شوێنێ بینەر و بیسەری ئێمە جوانترین سڵاوتان لێبێت و سپێدەتان پڕ لە خێر و خۆشی بێ بە ئومێدی ئێوەی ڕۆژ و تاعەتی هەموو لە قوبوڵ بێت و تەندروستی هەمووانیش زۆر باش بێت. بەڵێ خۆشەویستان بۆ ئەمڕۆ قسە و باس لە سەر میوزیک دەکەین. ئەم بەیانیەش بە میوانداری زۆر بەڕێز زۆزک قەرەداخی میوزیسانمان لەگەڵا کە بەڕێزی جگەلەوەی میوزیسانە خاوەنی فێرگەیە و چەند کتێبێکیشی هەیە و کاری ئاوازی بۆ چەند هونەربەندێکیش داناوە واتە قسە لەسەر هەر سێ بوارەکەیدا دەکەین بۆ ئەمڕۆ. کاک زۆزک بەخێراتنێکی گەرمە دەکەین و زۆر سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی سپێدانی ڕەمەزان. زۆر سپاس بۆ ئێوە بۆ من دەرفەتی ڕەقسانتان. زۆر سپاس. تەندروستی چۆنە؟ زۆر سپاس لەخوا بەزیادێت. هەر تەندروست باش بیت. با بزانین کاک زۆزک ماوەی چەندێکە دەستت بەکاری هونەری کردووە؟ بەڵێ بێگومان سەرەتا بە هونەری نیگاری کێشان دەستم پێکرد لە قۆناغی سەرەتاییە. زۆر کەسیش دواتر کە چوومە پەیمانگا و خوێندنی ترم خوێن دەرباری مۆزیک پێشترویان نەزانی من هەر لەو بارەیە کارەکەم ئەچمە ئەبم بە پسپۆری نیگارکێشان دواتر بەرەو لە خۆناغی شەشی سەرەتاییە بەرەو موزیک چووم دەستم پێکرد. بێگومان هەر کاریگەری هەبوو سەرجەم هونەرەکان پەیوەندیدارن بەیەکەوە بۆ گەشە سەندنی لایەنەکانی ئەوانی دی لەگەڵیشیا هەر ئارەزوم هەبوو لە نووسین و خوێندنەوەیە. دواتر نووسین و خوێندنەوەکە تایبەتمەند بوو بۆ هونەرەی کە هونەری مۆزیک کە ئێستا تیایدا سەرقاڵم. بەڵێ واتە دەستیشت لە نیگارکێشیشدا هەیە؟ بەڵێ. هیچ تابلۆ و شتێکت هەیە تایبەت بە خۆت بێت یاخۆت دروستت کرد بێت؟ بەڵێ بەس بۆ خۆم لە ئێستادا کارێکی لەسەر ئەوە یادەوەری هەندێک جار ئەگەر حەسب بکەمیان پێویستیەکان داواکاریەکە هەر بە شێوەیەکی ئاساییە نەک وەک بڵاوکردنەوە وەکو پێشانگا و ئەوانە. دەستەکانت خۆش بە سەرکەوتوو بیت. کاک زۆزک بزانین میوزیک بێگومان وەک دەزانین مۆرکی خۆی هەیە. وا بزانین کامیان سەرکەوتۆ بیرۆکە و ئامانجی بەرهەمەکان چۆن سەرکەوتوو دەبن؟ بەڵێ ئەم پرسیارە فرەڕە هەندە بەپی جۆری ستایل گۆڕانکاری بەسەرایەت. زۆر کەس لە ناو کەسانی ئاساییە وا کەوتۆتەوە کە هونەرێک چ گۆرانی چ مۆزیک ئەگەر کاتەکەی درێژتر بێ یاخود گروپی مۆزیکەکەی بەرفراوانتر بێ ئەوە سەرکەوتوترە. بێگومان ئەو بابەتە بۆ جۆرە نییە. جاری وا هەیە موزیکێک پێک هاتووە لە 3 نەفەر بەڵام گەورەترین شاکار پێشکەشەکەن و ئەوەشمان لە یاد نەچێ پەیوەندی بەوە نییە کە فۆلکلۆری بێ یاخود وەکو چۆن ئەڵێن ڕۆژ ئاوایی بێ ئەمەیان سەرکەوتوتریان ئەمیان باشترە. هەمووی خراپ و باشی هەیە. جۆری ئەو کەسی کاری لەسەرەکات ڕۆڵە گێڕێت بەڵام مهمترین هۆکار لە کارکردنە کات و جێگە زۆر دەوری هەیە. بۆ نمونە کارێکی داهێنەرانە لێرە کارێکەکەی پێڵێن داهێنەرانە ڕەنگە چەندین ساڵ بێ لە وڵاتێکی ئەوروپیا کرابێ بەڵام بەپێی زەمەنی ئێرە پێوسێت داهێنان و دەرفەتەکانیش جیاوازترن. ئەم خاڵانە پێویستە لە بەرچاو بگیرێ بۆ ناساندن و جیاکردنەوەی هونەرێکی جوان لە لەوانی تر. بەڵێ دەستەکانت خۆش بێ. با بزانین تۆمارکردنی کارەکانت چۆن چۆنیەوە چۆن تۆماری دەکەیت و بزانین تا ئێستا هیچ ئاستەنگیەک لە کارەکانت داهاتۆتە پێش تا کارەکانتی قورستر کرد بێت؟ بەڵێ بێگومان تۆمارکردنی بەرهەم لەم وڵاتی ئێمە هەر جارێک کە بەرهەمێ تۆمارەکەی لەگەڵ جارەکەی ترە ئاستەنگ و کێشەی خۆی هەیەواتە پێک نەهاتووە لە سیستماتیکێک کە
هەموو جارە موزیک دانەر یا خودت گۆرانی بێژ بزانێت کە چۆنی دەست پێ بکات جۆری سپۆنسەر جیاوازە لە وڵاتی ئێمەیە بە تایبەتی کەسێک بەرهەمێکەکان نازانێت ڕوو بکاتەکوێ بۆ نمونە جارێک لە جارەکان وەزارەتی ڕۆشنبیری هاوکاریەکە لەوانەیە ساڵێکی کە یان چەند مانگێکی کە یان 2 ساڵی کە بەرهەمێکی بێن ڕۆشنبیری بە هەمان شێواز نەتوانێت و هاوکاریی بکە یعنی جێگیر نییە چۆن ئەڵێ وای لێ هاتووە بێگومان ینی مەرج نییە هونەرمەندێ داهێنەر بوو بشزانێت چۆنی بەشێکە بچڕێ بۆ بنیادنانی بەرهەمێکی تازە پێویستەکە بە پێی کۆمەڵێ خاڵ و ڕێنمایی بۆ بەرهەمێکی تازە سیستەم هەبێ بۆی هەمووی وەکو یەک سوودمەند بێتەوە ئەوەی بەرهەمی جوانی کرد لە ناشرینەکان جا بکرێتەوە بە پێ و سیستەمە بێ نەک بە پێی ئەوەی کە کەسێک ئەتوانێت داواکاریەکەی بە جۆرێ پێشکەشکا قبوڵی کەن ئەگەر کەسێکی کە هەمان ئاست بوو داواکاریەکەی قبول نەکەن ئەگەر بەو پێ نەیتوانی ڕوبەڕووی هەوڵەکانی بێتەوە سەبارەت بە تۆمارکردنی بابزانین تۆمارکردنی چۆنە تۆمارکردنیش هەر پەیوەندیدارە بەو بابەتەی پێشووە بێگومان هەتا خۆت تۆماری دەکەیت خۆی لە ڕاستیا پسپۆڕی ئەوێت تۆمارکردن و تۆزێکی شتێکی باش نییە کە سەرجەمی زۆرێک لە هونەرمەندان لە ماڵەکەی خۆیاندا ستۆدیوان هەیە ڕەنگە بۆ تێستوانە کارێکی گونجاوێ بەس لە ڕاستیا تۆ بۆ نمونە پرۆڤە تەوێیان بیرکردنەوە تەوێیان نووسینەوەی نۆتە و هەیە یاخود خوێندنەوە بە دوواداچوونە هەیە ئەگەر کاتیش بی بە ستۆدیۆ و کاتە دەرفەت بۆ هیچی نامێنێتەوە بۆیە بەڕای من زیاتر ئەوە باشە کە ستۆدیۆ ئەندازیاری دەنگی تایبەت بە خۆی هەبێ و بەڵام شارەزای هۆنەری موزیک و ستایل و شێوازی بەرهەمەکان بێت بەڵام وەک ئەوەی هونەرمەند هەر هەمووی خاوەنی ستۆدیۆیەکی خۆی بێ ئەمە مەرجەوە هینێک نییە یعنی سیمایەک نییە بۆ هونەرمەند بەڵێ بینە سەر فۆلکلۆری میوزیکی کوردی بابزانین لە ئێستادا لەکوێی هوەری کوردیا جێگای بۆ تەوانێ ئایا وەک جاران گرنگی پێدەدرێت بێگومان سەرچاوی هەموو کارێکی تازە پەیوەندیدارە بە فۆلکلۆر یاخود هەوای میلی و کللتوری ناوچەکە مەرج نییە هەر ئاوازەکە فۆلکلۆری گۆرانی بێژێکی کۆن بێ بەکار هات بێتەوە بۆ نمونە من نیەم بە مۆرکی فۆلکلۆری ئاوازێکدانێم لەوانەیە ڕیتمەکەی لە فۆلکلۆری ئێمە نزیک بێت گوێگر هەست بکات کوردیە و بەڵام ئاوازێکی پێشتر نییە کە لەسەر هۆنداوەیە گۆرانی بێژێک پێشکەشی کردبێ گرنگە ئێمە بەرەو ئەوە بچین بۆ پێشکەوتن یعنی بە بەردەوام سوود ئەتوانین وەرگرینەوە لە کاری ناوازە لەسەر گۆرانی پێشتر بکەین گۆرانی بێژانی سەدەی 20 و 19 هی کوردستان بکەین و لە هەمان کاتایشتوانین ئاوازێکی تەنانەت هندیش بەکاربێنین بەڵام تۆ چۆن بەرجەستەیەکی لە کللتوری کوردی ئەوەکو چۆن گۆرانی بێژانی ئێمە هەبوون ئاوازی ئەرمەنی و ئەمە نایشێوێنێ ئەمە ئەم میوزیکە ناشێوێنێت بڕوا ناکەم ئەگەر بتوانێت دەقاودەق ئەو کللتورە زاڵکا بەسەر و ئاوازەیە چکە هەموو میلەتێکی کە ئەوەی کردووە وەکو چۆن ئەم مایکی بەردەستمان ئێمە بە زمانی کوردی بەکارێنین و لە بناغش تا لە وڵاتێکی ئەوروپی دروستکراوە ئێمە سوودی لێوەرەگرین بۆ بابەت و فەرهەنگ و چاوپێکەوتنە کوردیەکان لە ئاوازیشا بەڕادەیەکی زۆر ئەو بابەتەوە هەیە چکەوەشمان بیر نەچێت هەیە هەموو کارێک باش و بەدی هەیە ئەگەر سەرنج بین هەیە ئاوازێکی زۆر ڕەسەنی کوردیش بەکارێنێ بەڵام زۆر خراپ دووبارەیە کاتەوە ئەوە خراپترە لەوەی کە ئاوازێکی بیانی بەکاربیێنی یاخود ئاوازێکی فۆلکلۆری تەواو کوردی بە مۆرکی عەرەبی پێشکەشەکاتەوە گرنگەوەیە تۆ تایبەتمەندی کوردی ببەخشی بەو کارە ئیتر پارچە مۆزیکە یان گۆرانی بێژی تیا یاخود ئیشێکە کۆرسە ئەبێ بزانی هۆکاری بنیادنانی ئەو کارە و بۆ چییە چه ئامانجێکە گەێنیەوە چی لەسەر تۆ گرنگە بیکەیت
بەڵێ ببینە سەر ئەو هونەرمەندانی کا بەڕێزت کارت لەگەڵ کردوون وەک میوزیک چێن و لەگەڵ کاری ئاوازدانانە چۆنی بوویت. بەڵێ من زیاتر کاری موزیکم کردووە موزیکی بێوشە ئەگەر چی زۆر ئەرێنج و مۆزیکم داناوە بۆ گۆرانی بێژان زیاتر لە کۆنسێرت و لە بۆ نەفەرمیەکانە ئەو کارم کردووە بەڵام من بەگشتی گۆرانی گوتن گۆرانی چڕین وەکو ئەوە نابینم کە گۆرانی بێژە گۆرانیەک ئەڵێ بەس تایبەت بێ بە و ئەبێ دواهی بێ بتوانرێت کەسی کەش بێڵێتەوە وەکو چۆن لە مۆزیکی کلاسیک و ئەوروپیا هەبووە بۆ نمونە موزیکدانەری سەدیق نێوانی کلاسیک و ڕۆمانتیک فرانس شۆبەرت نزیکەی 600 ئاوازیەیە پێڵێن لیت ئەم ئاوازانە منیش ئەگەردان خۆشم نەتوانم بیڵێم تۆش یەکێکی کەشە توانێ بیڵێت ئاوازەکە گرنگە دایبنی نەک کە لە یەکێکەوە بوو بە دووهەم کەس بنەمای نەمێنێت زۆر جار پێناسەی گۆرانی وتنیش پێناسەی گۆرانی سەرکەوتوش بەوە بینمەوە ڕاستە زۆر جارەڵێن هۆنراوەکەی جوان بێت ئاوازەکەی جوان بێت تۆمارەکەی باش بێ ئەمانە بێگومانە بێوا بێ بەڵامە بێ واش بێت کە بابەتەکەی بۆ هەموو کەسێک گونجاو بێ کە بیڵێتەوە یعنی کەسێک هاوشێوەی ئەو دەنگە بێ بتوانێت بیڵێتەوە بتوانێت لە دوای 50 ساڵی کە لە دوای 20 ساڵی کە کەسێکی کەوتیەوە هەمان پەیام بگەێنێتەوە. بەڵێ کاک زۆزەک لە هوەری گۆرانی وتندا هەریەکە و ستایلێک بەخۆی هەیە با بزانین لە میوزیکیشدا بە هەمان شێوەیە لە موزیکیشتا بە هەمان شێوەیە و لە هوەرەکانی تریشدا وایە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەبێ ستایل بە پێی توانای کەسەکە بێت نەک بە زۆرە ملێ بێت بۆ نمونە من بە نمونە ئەگەر ژەنینم لە توانای مۆرکی ناوچەیەکی بۆ نمونە لوڕیا باشە نابێ بە زۆر بێم سۆڵۆیەک یاخود گۆرانیەک هەورامیە دەست و پەنجمی بۆ بگونجێنم ئەمە کەمی نییە ئەمە بێتوانایی نییە یعنی کارەساتی ئێمە زۆر جار لەوەیە بووە مەسەن بۆ نمونە گۆرانی بێژە ئەلبومێکی دەرەکرد حەوت تراک بە زمانی خۆی بوو دوایی دوو تراکیان کرمانجی و دوو تراکیشان بۆ نمونە هەورامیە لە بناغەشە نەخەڵکی هەورامانە نەخەڵکی کرمانجیەوە زۆر جاری ژوشە هەورامی و کرمانجەکانی بە باشی نەوتووە ئەبێ ئەو کەسە خۆی بزانێ بۆ چ شتێک گونجاو و ئەو سوودە لە چ لایەنێکەوە گەێنێت نەک ئەوەی من بڵێم مەڵا ئەتوانم بە فارسی کوردی عەرەبی 5-6 ناوچەی کوردنشین کەمانچە عەزف کەم بۆی خەڵک بڵێ هەمووی ئەزانێ ئەمە زەرەرە گەیەنێت ڕاستە لەوانەیە چەند کەسێکی ئاسایی و بڵین ئەوەی کە ڕۆشنبیریەکی نییە بە گرنگی بزانێ بەڵام بۆ پەیامی کللتوری و هوەری ئەم بابەتە هیچ گرنگیەکی نابێ و هیچ پایەک دروست ناکا بۆ گۆرانی و مۆسیقای کوردی. بەڵێ دەستەکانت خۆش بێ. بزانین کاک زۆزەک بەشداری فستیڤاڵی کردووە وەک میوزیک وا لە چۆ ئەگەر بەشداریت کردبێ. بەڵێ وەڵا فستیڤاڵەکان زۆرن کە بەشداریم کردووە لەوانەیە بگاتە نزیکی هەفتا فستیڤاڵ لەبینی 6 بۆ هەفتایە لە زۆربەی شارەکان و شارۆچکەکانی کوردستان بەشداریم کردو لەگەڵەوە شار لە ئەوروپا دووجار لە شاری ڤێننا لە ستۆکهۆڵم لە دانیمار لە ئێران لە تورکیا لە شاری ئامەد بەشداری فستیڤاڵم کردووە لە سنە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیا دووجار فستیڤاڵەکان جۆرا و جۆر بوون ڕۆژ هەڵاتیش بوون و هەندێک جاری ژۆک و مۆسیقای کلاسیک کە مۆزیکی خۆشمیتیا بووە بەشدار بووین لەو فستیڤاڵانەیە. بەڵێ سەرکەوتوو بێت. خاوەنی هیچ ئەلبومێکی میوزیکیت وەک پسپۆڕیت لە کارەکەتدا لە بوارەدا؟ بەڵێ من ساڵی 2012 ئەلبومی بانوم بڵاو کردەوە لە کۆمپانیای ئاوا میدیا ئەو کاتە بڵاوی کردەوە پێک هاتووە لە 6 تراکی هەمە چەشنە یعنی بڵین تایەتی دوێتە چوارینێ ئۆرکسترایە تراکێکی لەگەڵ
برایانی بەڕێزم هونەرمەندان گروپی کامکارەکانە تۆمارمان کرد لە شاری تاران دوو تراکیان هاوڕێی بەڕێزم مامەسا هەردی مەجید لە ئۆکرانیا ئەو کاتە فێرخواز بوو دوو دوێتی لێ بۆ تۆمارکردم کە بڵین ژەنیاری ئەوروپی ژەنیان تراکێکیان لە سوید هونەرمەند کارزان مەحموود بۆی تۆمارکردم وەکو ئەتوان بڵێم وەکو سەرەتایە کە بەڕاستی زەحمەتیشی زۆر بوو چکە هەموویم لە یەک جێگە نەکردم و تۆمارەکان ئەوەمان تۆمار کرد ساڵی 2019 کتێبێکم لەگەڵ سیدیەکە بڵاو کردەوە بە هاوکاری دکتۆر هەڤاڵ ئەبوو بەکرد لە سلێمانی چاپم ئەو پاشان دێنە سەر ئەو بابەتەش با بزانین کاری نوێت بەڕێوەیە و لە چیا خۆی دەبینێتەوە. بەڵێ کتێبێکی تازەم کە مامی خۆشەویستم بەڕێز مامەسا ئەسعەد قەرەداغی پیاچێتەوە لە شاری سوید بە ناوی مۆزیک و گەشەپێدانی مرۆیی لە کتێبخانەی چارچرا ئیشەڵا ئەم ساڵ 2021 بە چاپەگات 5 گۆرانی منداڵانیشم تۆمار کردووە بەڵام بڵین دەنگی منداڵان ماوە بەهۆی ئەم بارودۆخی کۆرۆنا و حاڵەتەوە کەمێک دواکەوتووە یوادارم ئەوەش کۆتایی پێ بێت و بە شێوەیەکی جوان بڵاو بێتەوە کتێبێکیش کە ئەتوان بڵێم پرۆژەیەکی درێژخایەنە فەرهەنگیەکە لەسەر موزیکدانەرانی کلاسیکی سەدە جیاوازەکان کە 1000 موزیکدانە لە خۆیەگرێت نزیکەی 5 ساڵ زیاترە بەردەوام و نزیکی 600 کەسایەتیم تەواو کردووە ئەوەش پرۆژەیەکی ئایندەمە و کلیپێکی موزیکیشم بەڕێوەیە پێچێت لە مانگی 5 بە ئەنجامی بگەێنم. هیوای سەرکەوتنی زیاترت بۆ دەخوازین بابینە سەر بەشی دووەم کەوتمان لە 3 بەشە قسە گفتوگۆ دەکەین لەسەر کارەکانت لەگەڵ کاری میوزیکدا چەند کتێبێکی چاپکراوت هەیە باسێکمان لەسەر ئەو کتێبانە بۆ بکەیت ئەمە جگە لەوەی کە بەڕێزت باست کرد کە کتێبی نوێن بەڕێوەیە چەند کتێبت هەیە و کتێبەکان هەر لەسەر میوزیکن و یەکەم کتێبت ناونیشانی چی بوو؟ بەڵێ بێگونان هەمووی لەسەر موزیکە بوو هۆکاری کە خۆم لەو بوارەیە کارەکەم سەرەتای نووسینیشم بۆ موزیک کاریگەری ئەوەیە کە سەردەمێک کە ئێمە دەستمان پێکرد کتێبێکی ئەوتۆ نەبوو بە زمانی کوردی لە کتێبخانە گشتیەکانی کوردستانە بە زمانی عەرەبی کتێبمان دەسەکە و ئەوە بیرۆکەیی لا دروست کردم کە لەو ڕێگەیەوە خزمەتێک بکەم بێگومان سەرەتاوەکو نووسەر دەسم پێ نەکرد وەکو ئەو پێویستیە دەسم پێکرد یەکەم کتێبم ساڵی 2004 لەسەر ئەیکی خۆم تۆمارم کرد بە ناوی پەروانە ئەم کتێبە 30 پارچە مۆزیکی ڕاهێنانی کوردی بوو بۆ ئامێری کەمانچە کە پێم وا بێ یەکەم جار بوو لە بە زمانی کوردی و لەناو مۆسیقای کوردیە ئەگەر زیایڕەوی نەکەم لەو کتێبە چاپکرا لە هەموو جیهانە هەبووە ئاوازی خۆیان بکەن بە ڕاهێنان و فێربوون بۆ فێرخوازان بیرم لەوە کردەوە وەکو کتێبێکی ئەزمموی ئەوەم چاپ کرد لە ئێستاشا سەرقاڵی ئەوەم کە زیادی کەم بە شێوەیەکی بەرفراوان و لە ئایندەیە چاپی بکەمەوە. دەسەکانت خۆش بێ. وابزانین ئەو کتێبانی چاپت کردوون هەموو کەسێک دەتوانێت سوودی لێ ببینێت بنمونە کەسێ شارەزای لەسەر میوزیک نەبێت لی تێدەگات؟ هەندێکیە بێت کەسەکە پسپۆڕ بێیان ڕۆشنبیری موزیکی لە ئاستێکی باشا بێت بەڵام گرنگە هەردوو لایەنەکە ڕە چاو بکەین لە هەندێک لە کتێبی جۆرا و جۆرە بۆ نمونە و کتێبی کە دواتر لە پێشا باسم کرد کە دواتر چاپە کرێت موزیک و گەشە سندنی مرۆیی گەشە پێدانی مرۆیی چکە گەشە سندن شتێکی خۆڕستکە گەشە پێدان لەلایەن کەسەکە و دەوروبەرەوە سەرچاواگرێ ئەمە بە جۆرێک دامان ڕشتووە کە خزمەت بکە بە خوێنەری هەموو چینەکانی کۆمەلگاواتە واژ لە خوێنەری ئاسایی بکە کە بەرەو ڕۆشنبیری موزیک بڕوا و ئەگەر بشتوانێت لە ڕێی ئەوە ئارەزوی ئەوە بکە بابەتی پسپۆرتر و قۆڵتر لەسەر هونەرەکە بزانێ ئەوە هەڵبەتە خۆشحاڵیە بێ بۆ من کە
خاڵێکی بچووکم گەیان بێتە پێشەوە. بە بزانین لەگەڵ میوزیکدا گرنگە کتێبیش هەبێت یاخود گرنگی پێ بدرێت؟ زۆر گرنگە بەڵێ چکە مێژووی هەیە لە سەدەکانی ئەوروپادا کەسێک کە موزیکی نووسیوە ئەگەر بە چەندێڕێکیش بوو بێ باسی مۆزیکەکەی کردووە کە پێڵێن شیکردنەوە ئەنەلایز بۆ ئەوی کەسانی دی بتوانن چۆن دەست پێ بکەن لەنەوەی نوێ ئەمە خزمەتێکە بە چینی داهاتوو چکە ئێمە کاتێڵین هوەری کوردیان کوردستانیان کللتورە بێت خەممان بەس لە خۆمان نەبێ خەممان لە نەوەی داهاتوش بێتەوە بۆ دوای خۆ کارەکەی ئەوانیش بۆ دوای خۆیان گەشە بە هوەرەکەیان و بەلایەنە جیاوازەکانی وڵاتەکەیان. دەستەکانت خۆش بابینە سەر باسێکی تری کارەکانت کە ئەویش خۆی لە خولا دەبینێتەوە کە بەڕێزت لە ئێستا فێرگەیەکت هەیە باسێک لە خولەکان بکەین ئەو مەرجانە چین ئەگەر کەسێک بێوێت بێتە فێرگەکەتەوە هیچ مەرجێک هەیە و تەنها منداڵان وەردەگرن یاخود تەمەنە جیاوازەکانیش؟ بەڵێ من سەرەتا لە پەیمانگای نەواوە دەستم پێکرد لەگەڵ مامۆسایانی عزیزم مامۆسا فەڕەنسیزداوت و مامۆسا خالی سەرکار کە ئەوانیش سەرەتای کەمانچیان پێوتن ساڵ سەرەتای نەوە دەکەن ماوەی 12 ساڵ لەوێ ئەزمونم هەبوو دواترم فێرگە تایبەتی خۆم داناوە لە سلێمانی. ماوەی چەندێکە؟ ماوەی ساڵێکە بێت تقریبن ئەم فێرگەم بنیادناوە و تا ڕادەیەکی زۆر حەزی خۆمە فێرکردنی فێرخوازان ینی ڕەنگە هەبێت هونەرمەندێکی زۆر بەتوانە بێت بەڵام ئارەزووی ئەوە نەکات کە یاخود لەو بوارەدا شارەزایی نەبێت کە فێرخوازان فێر بکات بۆ توانایی خۆی ئەمە هەڵە و هینی خۆی نییە. بێگومان مەرجیش زۆر زۆر گرنگ نییە بەڕای من چونکە من سەرنجم داوە خۆشبەختانە ئەوەی کە منداڵێک یاخود تەمەنی گەورە ساڵانیشم لایە ڕووەکەنە هوەری مۆزیک خۆیان مەرجیان بۆ خۆیان داناوە کە لە هەموو ڕوویەکەوە بە شێوەیەکی ڕێک و پێک ڕووەکەن چکە هوەر خۆتەزانیت بابەتێکی کللتوری و بابەتێکی ڕۆشنبیری و لایەنێکی جوانی مرۆڤایەتیە ئەوەی کە حەزیشی لێ بکایان ئارەزووی بکایان هانی مناڵێک باد لەسەرەوەی کە بچێتە خولێکی مۆزیک خۆی بە بەو بڵین ئەتەکێت و جوانکاری و هینانەوە ڕووەکاتە فێر بوون. بەڵێ بابزانین جۆری وانەکان چین لە خولەکەتدا دەوترێتەوە قۆناغەکانیش چین؟ جۆری وانەکان دەرسی تایبەتن واتە بە کۆمەڵ نین چون هەر تەلەبەیی لە کاتێکی جیاواز دایەت لامانە دوو مانگە هاتووە لامانە ساڵێکە ناکرێت لێ تەمەنەکانتان لێکیاوەتەوە بە نمونە مناڵێک لەگەڵ سەر و تەمەنی خۆیەوە بێت؟ لە ڕاستیە مناڵ لە 3 ساڵەوە توانی هەنگاو بە هەنگاو فێریکەی بەڵام بەگشتی لە 6 ساڵەوەیەن لە 6 ساڵەوە واتە دایکان و باوکان ئەتوانن منداڵەکانیان لە تەمەنی 3 ساڵیە بێنە خولەکان و فێری موزیک هەر ئەوەنە تەنها بۆ میوزیکە بۆ میوزیک تەنها بتوانێت لە ژمارە بۆ نمونە یەکەوە تاکو دە لە سفرەوە تاکو دە یاخود چەند پیتێکی ئینگلیزی بناسێتەوە ABCD ئەتوانێت لە بناڵی 3 ساڵە ئەو بەهرەیە هەیە ئەو توانایی هەیە کە بتوانێت مەسەلەن پیتەکان بناسێتەوە وەک دەزانین لەو کاتەیە خۆ لەو تەمەنەیە ناتوانێت بخوێنێتەوە یاخود بنووسێت هەر بە شێوەی زارەکی بیزانێت زمانە بە نەزەری ئەمە چکە نۆتەکانی مۆزیک و هێماکان زمانێکن کە لە زمانی نووسینانین لەبەرەوە یەکسەر ئەتوانێت فێر ببێت. بەڵێ دەستەکانت خۆش بێ ئەگەر زیاتر بۆ ماڕوون بکەیتەوە وەک ئاماژەم پێکرد کە تەمەنەکان تێکەڵ کراون بنمونە لە قاعەیەکا بێ یاخود لە پۆلێکا بێ لە ژوورێکا بێ بەڕێزت کەوانیان پێ بڵێیتەوانێ تەمەنەکان جیاکراونەتەوە یاخود تێکەڵن؟ بەڵێ بێگومان جیاکراونەتەوە چون بمانەوەی نەمانەوێت تەمەنی هاوتەمەنی ئێمە شەرمەکە لەگەڵ مناڵێکە هاوشێوە و هاو ئاز بێت و دەست پێ بکەن بێکەوە بۆیە بێ ڕەچاوی ئەوە بکرێەوە لە هەموو وڵاتان بە تایبەتی من لە شاری تاران بەشداری وەرکشۆپی
وانەوتنەوەی پریڤات تایبەتی موزیکم کردووە بەو جۆرەیە بەڵێ واتە ئێرە تۆزێ لە سەرەتایە بۆ بابەتە بەڵێ بەڵام لە شوێن و جێگەی کە زۆر جار فێرخوازەکان یەکتریش ناناسن کاتێککە مامەساکە بینین چون مناڵێکی 6 ساڵ لەگەڵ بۆ نمونە 40 ساڵە تۆزێک بۆ هەردووکیان ناڕەحەتیەک دروستەکە لەبەرەوە ئەوە گرنگترە بەڵام ئەگەر گەیشتە ئاسێ بتوانیت بە کۆمەڵ گروپێ دروستکە یاخود موزیکی کام پێبژەنی لەو کاتەیە هەر تەمەنێک تێکەڵاو بێکێشەنی باشە جۆری ئەو ئامێرانی لە فێرگەکەتدا بەکار دێت بۆ فێربوون کامانن زیاتر منداڵ سەرنجم داوە یاخود دایک و باوکی کە هاانەیە بۆ کەمانچە و پیانو و گیتار یان بۆ خول بەڵام لەگەڵەوە شامن ئەوەم هەیە کە مامەستام هاوڕێ و مامەسام هەیە کە ئەگەر ئامێرە فودارەکان بوویان ئامێرە میلیەکان بێ بۆ نمونە فلوت کلارنێت سنتور ساز عود تەلەبە داوای ئەوەی کرد مامەسام هەیە کە ئارەزوی ئەوە کادەوانانە بڵێتەوە بڵێ لە ماوەی چەند کۆرسدا توانای منداڵەکە یاخود فێرخوازەکە دەردەکەوێت وەکو توانە ئەتوانی بڵیت بە سێ هەفتە دەرەکەوێت بەڵام دواترەکەوێت لە هەفتەکەیە جیاکراوەوە کە چەند ڕۆژ تەرخانکراوەی خواستیشتایە و بەڵام بەگشتی هەفتەی ڕۆژێک 1 سعاتی تایبەت بۆ تەلەبەیە کورس دەرەکەوێت بە سێ کۆرس جاوایە زووتریش دەرەکەوێت بەڵام دواتر ئەگەر فێرخوازەکە وەکو پێویست ڕاهێنان نەکات دڵنیا نابیت لە توانای بەهرەی تایبەتی منداڵەکە بەڵێ دەستەکانت خۆش بێ بەبزانین کاک زۆزەک ئەو خولانە تا چەند سوود بە منداڵەکان دەگەێنێت ئەوانی دێنە لاتان حەزیان بۆ میوزیک هەیە یاخود کات دەبەرنە سەر یاخود کەسێک خولای موزیکی هەبێت بێگومان دەزانین ئەو کەسە زیاتر سەرکەوتوو دەبێت ئەمە تەنها بۆ ئەوە دێن یاخود کاتیش ئەبەنە سەر لەگەڵیا بڵێ هەموو جۆرەکانی تایە بەڵام لە ئێستاە خۆشببختانە زۆرینەی خولەکان نەک بڵێن هەر ئەو خولی کە تایبەتە بەخۆم ئەو منداڵانە یان هانی دایک و باوکە یاخود بەهرە و حەزی خۆیانە ئەو کاتی کە خولەکانی موزیک لە پێشترا بە کۆمەڵ بوو بۆ نمونە لە ماوەی سەعاتێکا 20 مناڵ 30 مناڵ کە لەواچێت نیوەی زیاتری هیچ وەرنەگرێت چکە قەرەباڵغی و جەنجاڵیەک دروستە بێت لەو کاتەیە ئەو سەردەمە زیاتر دایک و باوک بۆ مەشغوڵکردنی مناڵ هیان نرد بەڵام ئێستا منداڵ ئەوەنە سەرقاڵی بابەتە ئەلکترۆنیەکانە بەڕای من هەرچۆنێ خەریکی هونەر بێت ئەگەر بەهرەشی نەبێت بۆ نمونە ئەگەر 1 مانگیش بێت بۆ خولەکە شتێکی لا دروستە کات کە دوایی چەکەرە بکات و بزانێ هونەر هیچ نەبێت ئەگەر قابلیەتیشی لەو بوارەیانە بێت بۆی دەرەکەوێت کە هونەر بریتە لە چی و چۆن ئینسانەتوانێت فێری هونەر بێت لە سەرەتاوە گرنگە بەڵێ دەستەکان خۆش بێ وەک دەزانین خولەکان زۆرن دەکرێنەوە بە تایبەت لە کاتی پشوەکان و وەرزی هاویندا تا چەند بۆ فێرکردنی منداڵانە بەداخەوە هەندێک لە خولەکان تەنها بۆ پارەپیاکردنە منداڵ فێر نابێت تا چەند گرنگە ئەو مامۆستایی فێری قوتابی دەکات خۆی پسپۆری لەو کارەدا هەبێت بێگومانە بێ پسپۆری لەو کارەدا هەبێت دووهەمیش پێویستەکات حەزی لە وتنەوەی دەرز بێت ئەگەر هەر لەبەر لایەنی دارایی بێت منداڵ هەستی پێکات دایک و باوک هەستی پێکات پاشان ئەنجامی فێربوونەکە دەرێخات ئەبێت خۆی ئارەزووی ئەوە بکات مامەساخە کە ئەو دەرساڵێتەوە بەڵام زۆر بەباشی نازانم چەند مناڵێ لە 1 سەعاتە خولێک بینەوە جیایە من فێرخوازم لایە خوشک و برایەکن بەیەکەوە یان یاخود 2 کەسی نزیک بەیەکن لەو کاتەیە کاتەکەیان بۆ زیاکەم و لە 1 کاتا بن بۆی مافی هیچیان نەخورێت چکە وەکو چۆن منداڵ هەستیارە بۆ فێربوونی هونەر بۆ لایەنی پەروەردەی و لایەنی دەرونیش هەستیارە بەڵێ دەستەکانت خۆش بێ بەبزانین کە سوکاری فێرخوازان تا چەند هاوکارتانن
بنمونە تەنها دایانەیە بۆ کات بردنە سەر بێت و لیان دوور بکەونەوە یاخود حەز دەکەن منداڵەکانیان فێری میوزیک یا ئامێرێک لە ئامێرەکان بکەن بەڵام ئەم وەڵامەکەی دوای ناوبڕێک وەردەگرین بەڵە خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین و پاشان دەگەڕێمەوە وڵاتان. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان هەروەک لە سەرەتادا ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ تەوەری سپێدانی ڕەمەزانی ئەمڕۆمان تایبەت کردو باقسە و باس لاسەر ببورن میوزیک. دووبارە سڵاوت لێبێ کاکتۆزەک. ئەم مۆسیقایی کە لە ناوبڕەکەیە ڕۆژ ببزانین گەرباسێکمان لەم بەرهەمەت بۆ بکەیت. بەڵێ بەرهەمی کە بۆ ژێدارەکان منوسیوە لە نۆ پارچە پێگاتووە ئەمەیان پارچەیەک بوو بەناوی دڵشادەوە بۆ چوارینەوە سیانی پێشتر ئاماژەیەکم پێدا کە ساڵی 2019 دکتۆر هەڤاڵ ئەبوو بەکر بۆی چاپکردن سیدی دەن و نۆتەی موزیکەکەشە ینی بۆ دوو چینە بێت بۆ ئارەزوومەند دەبێت و بۆ کەسێکی فێرخواز و هونەرمەندیش گونجاوە لە ئێستاە لام وابێ لە پەیوانگای هونەرە جوانەکان کۆنسێرتێکیان بەدەستەوەیە دووسێ پارچیان لەوە هەڵبژاردووە کە پێشکەشی بکەن داوای نۆتەکانیان لە من کرد کە ئامانچێکی سەرەکی هەیە لەو بەرهەمەیە بەدەر لەمانە کەسێکە چەندین ساڵە کەسێکی ئارەزوومەندە موزیک شارەزانیە گوێی لە موزیکانە بێ لە ماوەی هەندێکی دەقەیەکە هەندێکی دوو دەقە هەندێکی سێ دەقە زۆربیان کورتن بە جۆرێکە کە ئەکادیمی بێت و بیشی ناسێتەوە کە ئەها ئەمە ئاوازی فڵان گۆرانیە یعنی بۆ ئەوە بێت کە کەسێکی بۆ نمونە لە باپیرەیەکی ئێمە چێژی لێوەربگرێت ئێمە نابێ هەر بۆ چینێک کار بکەین کە لە ناو کاری خوێندنی موزیکە ئەمە هەڵەیە ئەگەر هەر بیر لەوە بکەینەوە ئەبێت هەمووی تیا بەشدار بێ. دەستەکانت خۆش بێ ئەگەر بینەوە سەر پرسیارەکەی کە لە بەڕێستم کرد کە سوکاری فێرخوازان تا چەند هاوکارتانن بە نمونە تەنها دایانەوێ بۆ کات بردنە سەر منداڵەکانیان بنێرن یاخود ئەو تا چەند هاوکاریان ئەبن یاخود ئێوە هاوکاریان ئەبن کاتێکە دێنە خولەکانتان ئەو ئامێری خۆیان حەزیان لێتی فێر ببن لەوێ. هەندێک جار دایک و باوک بووە کە مناڵەکان بە زۆر تەشجیع کردووە کە بێتەوە بارەوە دواتر سەرکەوتوو بۆ منداڵەکە خۆی زانیەتی هەستی کردووە کە بەهرەی هەیە ئەو زیاتر سوور بووە لەسەرەوەی کاتی خوێندن و دەوامیش بەشدار بێت تیاشایەتی واتە مەرج نییە کاتێک کە مناڵەکە حەزی بۆی هەبێت یاخود حەزی بۆی نەبێت ئیتر ئەو کارە بکات و دوایش سەرکەوتوو نەبێتە. بەڵێ وەک چۆن هەندێک بابەت و ڕێنمایی پەروەردەیی کاتێ دایک و باوک بە مناڵێڵێ لەوانەیە بە قسەی نەکات جاری وا هەیە هەندێکی تۆزێک زەختێوێ بۆ ئەوەی بە قسە بکات دوایی تێگا کە شتێکی باشی کردووە دایک و باوکی
هوەری جوایە سەرەتا لەوانەیە بڵێ من تااقەتم نییە فێر بم و نازانم چی و کە مناڵی کا بینیە کەمێ فێر بۆ یان زیاتر فێر بۆ یاخود مامەساکەی کە فێرێکا کەمێک کاریگەری ئەبێ لەسەری ئەمە وای لێ کات کە لە دەرەوەی ماڵ دنیان بینینی بگۆڕێ بەڵام بەمەرجێک مامەساکە کایی پەروەردەیی و تایبەتمەندی مناڵەکە جیاکاتەوە یعنی تۆ نابێت کە هەر مامەسا لە ناو پۆلیشە لە مەکتەبیشە کاتێک تاک کار لەسەر تەلەباکە ئەبێت لایەنی دەرونی و فێرکردن و ئاستی وەرگرتنی ئەو فێرخوازە بزانێ اینجا ئەتوانێت کاری تێ بکات و شتێ بکات دڵی پێخۆش بێت و بەخسەشی بکات لە هونەرا زیاتر وایە توم و تیژی و تووڕەبوون و ئەوانە زۆر کێشەیە لە بواری فێرکردن بە تایبەتی لەو خولەیە مەسەڵەن لاو سیر نەبێتوانێ منداڵ هەبێت تۆ لە نەو خوێند بێتەوە لایانی دەرونی لێ تووڕەبی لەوانێ بڵێ من پارەم ماوە بۆ لێم تووڕاوێ ئەمە یعنی مناڵ لەم سەردەمەیە زۆر هەستیار و زیرەکن هەست بە هەموو شتێکەکەن و هەموو بابەتێک ئاشنایە پێیان بەڵام ئەو لایەنە زۆر گرنگە کە منداڵ بە تاک بخوێنیتەوە چکە منداڵ هەبووە زۆر هەستم کردووە زۆر خراپە لە سەرەتایە ینی وەرگرتنەکەی جاریوا هەبووە بە مانگێک یەک دیاڕم پێ و تۆتەوە نیوەی بیر چۆتەوە لە پڕێک هەر بەردەوام بووم تەحەمولم کردووە لە پڕێکە بە نوعێک مێشکی کراوەتەوە کە من فریایی نەکەوتوم ئەو جۆرەشەیە جا تۆ لە سەرەتاوە گەر ئەو دانە بە خۆتا بگریت ئەگەیتە ئەو نەتیجەیە لەگەڵ هەندێکە بێگومان وایە ئەگەر باسێک لە پێچەوانەکەشی بکەین کاک زۆزەک بەنمونە زۆر جار بەهرەیەک لە مناڵەکەیە هەیە بەنمونە حەزی لە پیانۆیە حەزی لە عودە حەزی لە شتێکی ترە بەڵام کاتێک دەبینیت لەلایەن کە سوکارەکانیانەوە کاتێکی هێنە بۆ ئەو خولا پێی ئەڵێن با ئەمە بە پێچەوانی ئەو حەزی مەسەلەن بە پێچەوانی ئەوەی کە حەزی لێتی فێری ئەمە بێت ئەمە تا چەند زیان بە منداڵەکە دەگەێنێت هەیوان زۆر خراپە ئەوە کە دایک و باوک خۆی لە منداڵیەوە مەحروم بووە یاخود حەزی لە ئامێرێکە حەزی لە گۆرانی بێژێکە ئامێرێک تایە دیارترە مناڵ ئیجبارەکە لەسەر ئەوەمە زۆر خراپە بەڵام هەیشە پیانۆیەکیان هەبووە لە ماڵەوە بە مناڵەکەی وتووە ئەچینە خولی موزیکەوە پیانۆ بخوێنە هەموو توێتی حەزم لە گیتارەکە کەمێک لە پیانۆکەی خوێنووەی تر بۆ هەتا حەزی لە پیانۆ کردووە یاخود من زۆر جاکە دایک و باوک فێرخواز داخوازیان لەسەر تەلەبە مناڵەکان ئەوە بێ کە ئەبێ فلان ئامێر فێر بێ من بە جۆرێک لەگەڵ دایک و باوکانە کۆک بووم کە بۆ ئەوی مناڵەکە یەک قسە وەربگرێت بۆ نمونە وتومە لە سەرەتایە ئەوە فێر بەکەوان پێ دەڵێن دوایی ئەوەش ئەخوێنین بەڵێ ڕێنمایی ئێن بۆ دایک و باوکانەی کە ئەم کارە دەکەن لە سەرەتادا ڕاستەکەی کەمتر تووشمان بۆتەوە پێشتر ئەوە زۆرتر بوو بەڵام من بە نووسین کۆمەڵێک ڕێنمایی ناوەک و بەرچاوڕوونیەکم نووسیوە کە دایک و باوک سەرەتا بیخوێنێتەوە و کاتە واتە فۆرمیکیانێنێ پێشتر بەدەر لە فۆرم چەند نووسایەکم بە خاڵ نووسیوەتەوە کە بۆ فێربوونی فێرخواز پێویستە بە چ هۆیەک بێت چۆنی بەشداری بکات ئەو ئامێرە چۆن هەڵە بژێرێ دای و کوباوک چۆنی مامەڵی لەگەڵا بکەن ئەوانم هەمووی پابندی ئەمانە ئەبن دایکان و باوکان کاتێکست و مەقالەیەکی خۆم نووسیومەتەوە بەڵام گونجان زۆر باشە بڵێ شوێنێکی ئاواهی کە فێرکاریە بەڵێ دایک و باوکان پابندی ئەم خاڵانە دەبن زۆر باشە با بزانین کە ئەمە ئەبێتە کۆتا پرسیارم بۆ بەڕێزە لە ئێستادا وەک دەزانین وەزعەکە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و نالەبارە چۆنی ڕەچاوی ئەم بارودۆخە دەکەن کە بەڕێزت وەک ئەوەی فێرگەیەکت هەیە ڕاستەکە ئێمە بابەتێکی زۆر گرنگە بەڵام من وەکەوەی کەوتم هەر تەلەبەی و سەعاتێکی هەیە ڕێنماییم بڵاو کردوێتەوە کە دایک و باوک و کەسی تر لەو سەعاتیان لەوێ نەبن و بێگومان پاکشکەرە و کۆمەڵە شتیش لە هاتن و ڕۆشتنە خۆم ڕەچاوم کردووە کە زۆر جار مناڵ هەبووە گەڕانوم هەتەوە بۆ ئەوە کە دەسی بشایە خود دەرمان و کرێم و ئاانە بەکار بێنێت بۆی
دڵنیا بم لەوە بەس ئەوش کە خولەکان زۆر جەماعی نییە و بە کۆمەڵ فێر نابن مەترسیەکە کەمترە. زۆر باشە دەستەکانت خۆش بێمە هیچ شتێکمان نەما بەغیرەوەی کە دەستخۆشیت لێ بکەین و هیوای سەرکەوتنی زیاترت بۆ بخوازیین ئەگەر تۆ هەر شتێکت هەیە ئاماژەی پێ بدەین وەش هیوادارم هەر لە خزمەتکردنتان بەردەوام بن و بەرنامەیەکی جوان و سەرنجڕاکێشە. دەستەکانت خۆش بێ. بەڵە خۆشەویستان بەرنامەی ئەمڕۆمان کە گفتوگۆکردن بۆ لە سەر میوزیک با کۆتا هات ئەویش با میوانداری زۆر بەڕێز زۆزێک قەرەداغی میوزیسان بە هیوای بەیانێکی ئارام و ڕۆژێکی پڕ لە بەختەوەری بۆ هەمووان کاتێکی خۆش خواتان لەگەڵ.